ئەوش بریشکی فرێشە بە لەزەت و تایبەتە ئەوەی بیخوا بۆی دێتەوە. لا ياخذ. السلام عليكم. والله السفريك ما بوداني بريشي سفري ما بوداني. سي زايد. من ناسراوم بەدایە خەجە 5 ساڵە دوکانمەیە و خەریک ئەم خواردنم 2 ساڵ 3 ساڵ بە عیشێکی بچووکەوە دەستم پێکرد دستانان نۆک و پاخلەشم هەبوو برنج و شلەم هەبوو هەموویم هەبوو ئیتر دەستم پێکرد 3 ساڵ 4 ساڵ خایانم دوعای تەعمیرم کرد و گەورەم کردەوە ئێستا کوڕەکانم لەگەڵایە و ئەژنۆ شاگردم لەگەڵایە و پشتی عیشەکەن و سعات 11 دێم 3 ئەڕۆمەوە 3 دێمەوە ئیتر حتا 8 و 9 و 10 لێرابم ئیتر بە پێ عیشەکەمە ئەو عایلەیەتیانەیە باوە هەستم بە دەمیانەوە بچم دەی باوکە من دوکانم کردووە ئێستا هەموو نوع خواردنێکم هەیە شلە و برنجم هەیە بە گۆشتەوە قۆزیم هەیە مریشکم هەیە شلە و برنج بە 3000 بە مریشک بە 3 بە گۆشت بە 3 هەمە و بە 5 قۆزیم هەیە بە 8000 ئەنواع لە فەم هەیە ئەو سعرەی لای من هەیە لە یەک شۆ نییە ئەرزانی شلە و برنج بە گۆشت بە 3 هەمە و بە 5 هەمە مریشک بە 5 هەمە و بە 3 هەمە قۆزیم هەیە بە 8000 ئیتر بریانیم هەیە سادە بە 3 بە مریشکەوە بە 4 بریانی لای ئاکۆمەڵم 4 ڕیانەکەی بارودخانم موقیفم ئەو 4 ڕیانەیە لای ئاکۆمەڵ نێزیکم سەیدەلی زێوەر بەرامبەر سەیدەلی زێوەرم من جان اما بقينا بو رحماوات رحماوات زوبي عن جاينا باودي او سفر قابل ما عنده نبي حج عيشه بكي باي خوي ما عنده نبي هو قرصه لا ولا قرصني عيشه لا صري مرتاح بي قرصني نخوم سيتفال افرتي ترشم لقلار بتانياني ارخومني لا هولير دين لا سليماني دين لا حي عسكري دين لا شوري جديان لا رحماوات ديان امشاره لا حمولا يكودين بولا لا حمولا يكودين بخار او جبريشكي فريشه بلزت تايبتا والله او مرشكي تنصاليه مرشكي صاغه او يبي خوا بويدي والله اللي اخواتنا كم رازين لاخوا بزياده على وجداني خود مرتاح كده لبروي خواردنا كات قرزني او غي دعاء خلقم بس او غي دعاء بوكان اتيدينا انا كشخو سي او دعاء شبوكا حزا كما مو افرته وقمن بسر في خوي عيش كاو ناني خوي